ئەمە لە ساڵی 2023 ئاگادار کراین کە بۆ پرۆژەکانی ساڵانی 2023 2024 2025 کە بودجە لە عێراق بۆ 3 ساڵ پەسەند کراوە بەرکەوتەی پارێزگای هەڵەبجە بۆ هەر 3 ساڵەکە نزیکەی 16 ملیارە واتە ساڵی نزیکەی 5 ملیار و شتێک پرۆژە پێشنیارکراوەکان لەگەڵ پرۆژە وەستاوەکان کە تەمویلی ئەم پرۆژانە بکرێ یاخود تەرخانیان بۆ بکرێ بۆمان بنێرن ئێمە ئاراستەمان کرد بۆ ساڵی 2023 بەڵام هیچ وەڵامێکی نهاتەوە چونکە بودجە لە بەغداوە نەهات بۆ هەرێمی کوردستان بۆ ئەم ساڵیش ئاگادار کراوین کە بودجە یاخود پلان ئامادە بکەین لە بودجەی پەرەپێدانی پارێزگان چونکە ئەویان تەنها دێتە لای پارێزگا ئەوانی کە بودجەی وەبەرهێنانە چێتە وەزارەتەکان خۆیان لە وەزارەتەکان و پلاندانین بۆ هەر پارێزگایە بەڵام سیاسەتی وەزارەتی پلاندانان وەزارەتە پەیوەندیدارەکان ئەوەیە کە زیاتر ئێحتیمام بدرێت بە پرۆژە وەستاوەکانی ساڵانی ڕابردوو بۆ تەواوکردنیان بەپێی ئەو بەرکەوتەی کە بەر پارێزگاکانەکەوێت ئەوەی کە باسمان کرد هیچی خەرج نەکرات چکەوە گوتم نەهات بەڵام لە ساڵی 2023 بۆ پرۆژە وەستاوەکان نزیکەی 4 ملیار لە پەرەپێدانی پارێزگاکان خەرج کرا بۆ پرۆژەکان وەک نەختینە ئەو ژمارە و پرۆژانەی کە لە پارێزگای هەڵەبجە وەستاوە نزیکەی 198 پرۆژە و پاکێجمان هەیە کە پێویستیان بە گوژمەی نزیکەی 260 ملیار دینار هەیە بۆ تاوکردنی هەموو ئەو پرۆژانە چ لەسەر بودجەی پەرەپێدان و بەرهێنان بودجەی نەوت بودجەی ئاسایی لەگەڵ داهات.